پرۆژەی دووسایدی بێستانە خەلەکان دوکان. پرۆژەکە بە گوژمەی 243 ملیار دینار جێبەجێ دەکەین. ڕێگاکە 840,000 مەتر چوارگۆشە کاری قیرکردنی بۆ دەکرێت. 2,500,000 مەتر سێجا کاری بڕین و 300,000 مەتر سێجا پڕکردنەوەی بە بەردی شکاوی بۆ دەکرێت. 800,000 مەتر چوارگۆشە تێکە لە ڕێژی بۆ بەکاردێنرێت و 2,000 مەتر ئاوبەری سندوقی دروست دەکرێت. شەو ڕۆژکاری چڕی تێدا دەکرێت و 127 پرۆژەکە بەدەستی کاری ناوخۆی جێبەجێ کراوە. لە گوندی بێستانە تا گوندی کانی وەتمان بە درێژی 11 کیلۆمەتر قیر کراوە و بەڕووی شۆفێراندا کراوەتەوە. ڕێگاکە بە ستانداردی نێودەوڵەتی دروست دەکەین. بە تەواوبوونی پرۆژەکە ڕێگای نێوان سلێمانی و ڕانیە بە تەواوی دەبێتە دووسایت.